لیژنەکانی قایمقامێتی سلێمانی دەستیان گرتووە بەسەر 250 کارتۆن جگەری بەستوودا کە لە دەرەوە هاوردە دەکراون. ئێستا هێنراوەتە قایمقامێت کاک شۆڕژگا فەرموویتە ئێرە ئەمە چییە کە دەستی بەسەرە گیراوە لە شوێ دەستی بەسەرە گیرا؟ بەڵێ دیارە لە چوارچەوەی کار و چالاکیەکانی لیژنەکانمان لیژنەیەکمان هەستا بەگەڕان و پشکین لە کۆگایە کە ئەم جگەریان بەدی کردووە و خاوەنی کۆگاکە ئاگاداکراوە کە دەستکاری ناکا بە خۆشحاڵی و دەستکاری نەکردووە و بە ئامانەتەوە شتێکی لای خۆی پاراستە بوو. دیارە جگەرە جگەری بەستووی هاوردێ جگەری ئاژەڵە کە بەی جۆرە ڕێگە پێنەدراوە لەبەرەوەی بەشەکانی تری وەکو دڵوشتی لەگەڵایە نەشیاوە بۆ بەکارهێنانی مرۆڤ. واتە ئەمە نەخراوەتە بازاڕەوە؟ نەخێر نەخراوەتە بازاڕەوە، ئەم شتە لە بازاڕان نەبوو، بەڵام بە چاودێری لیژنەکانمە کە گەڕان پشکنیان کرد ئەمەیان بەدی کرد بوو لە شوێنەکە. باشە چۆن ئەمە هاتۆتە ناوە کاتێکە خەداغ هەیە؟ بەڵێ بە قاچاق هاتووە. بازرگانەکە خۆی فرۆشتوێتی یاخود ئەوە بووە کە دەستی بەسەرا گیراوە بابەتە چۆنە ئەو ئاگاداری کردوونەتەوە یاخود دەستی بەسەرا گیراوە؟ ئاگاداکراوینەتەوە کە شتێکی وا وجودی هەیە لە بەڕادیەکە لە مەتخەسنایەکە. کاریگەری خراپی ئەمە چێگە بخورێ لەسەر جەستا؟ بە هیچ جۆرە ئەمە یەک شێوازی پاکەجینەکەی هەڵگرتنەکەی و جگەری بەستوش بە هەمان شێوە قەدەغەیە ڕێگە پێنەدراوە بێت. ئەمە بڕەکەی چەنە؟ نزیکەی 5 تۆنە. 5 تۆنە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن ئەمە لێرە کە ئەو جگەرە بەستووەیە کە لێرە ئەمڕۆبانی ئەمڕۆ لە ناوچەی پیشەسازی لە کۆگایەک دەستی بە سەرداگیراوە کە نزیکەی 5 تۆن جگەری بەستووی ئاژەڵە کە ئەمە سەرجەمی بە قاچاق هێنراوە پێشەوەی کرێتە بازاڕەوە. خاوەنەکەی ئاگاداری ئەمانی کردوێتەوە بۆی کە ئەم جگەرە تەلەف کرێ بۆ ئەوەی کە نەخرێتە بازاڕەوە. ئەمە سەرجەمی ڕێگەی لێ گیراوە کە نزیکەی 250 کارتۆنە بە پێوی کە باسییان کرد لە پێشترە و قەبارەکەشی 5 تۆنە کە جگەری ئاژەڵی گەورەیە. دوێنێش بڕێکی زۆر لە گۆشتی بەستوو دەستی بەسەرداگیرا هەر لە ناوچەی پیشەسازی لە شاری سلێمانی و بە هەمان شێوە لیژنەکانی قایمقامێت ئەو گۆشتەشیان دەست بەسەرداگرتووە ئەوەش تەلەف دەکرێ. ئەمەش ئەمڕۆیە کە جارێکی دیکە لە یەشێک لە کۆگاکان لیژنەکانی قایمقامێت هاتوون دەستیان بەسەر ئەو بڕە زۆرەدا گرتووە کە جگەری ئاژەڵی گەورەیە